بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم جارێکی تر لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. شکرانە بژێری لە ژیانی مرۆڤدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. زانا و عارفی گەورەی کورد مامۆستا سەعیدی نورسی دەفەرموێت شکرانە بژێری چەندین جۆری جیاجیای هەیە، بەڵام گشتیترین و هەمەکیترینی ئەو جۆرانە و پێڕستە گشتیەکەیان بریتیە لە نوێژ. مرۆڤی موسڵمان باوەڕی بەوە هەیە کە ئەو بەخشش و زانست و سەروەت و سامانەی کە هەیەتی بەرەکەت و دیاری خودایە و خراوەتە دەستی ئەمەوە بۆ ئەوەی بتوانێت لە خزمەتی مرۆڤ و مرۆڤایەتی و بەندەکانی خودادا بەکاریان بهێنێتەوە و ئەم زانست و بەهرە و توانا و ماڵ و سامانە لە خۆبایی و سەرکێشی نەکا و هەوڵ نەدا خۆی بکاتە ئاغا و خەڵکیش بکاتە کۆیلە و سەپانی خۆی. مرۆڤ ڕۆژانە لەسەر و پێدرا و بەخشانەی کە پێی دراوە ئەرکە کەوا شکرانە بژێری خوددا و بەندەکانی خوددا بکا و سوپاسگوزار بێ بەرامبەریان. چونکە پێغەمبەری خوددا دەفەرمێت هەر کەسێک سوپاسگوزار و شکرانە بژێر نەبێ بەرامبەر بە بەندەکانی خوددا ئەوە ناشتوانێت شکرانە بژێر بێ بەرامبەر بە خوددا. دەپرسین شکرانە بژێری چییە و بە چ شتێک دەگوترێت شکرانە بژێری؟ قورئان و فەرموودەکان چۆن بایەخ و گرنگی و سوودی شکرانە بژێری باز دەکەن؟ شکرانە بژێری بەرامبەر بە کێ دەکرێت و دروستە؟ شکرانە بژێری بەرامبەر بە چی دەکرێت؟ جیاوازی نێوان شکر و حەمد چییە؟ سوود و بەرهەمەکانی شکرانە بژێری چییە؟ شکرانە بژێری تا چەند ڕزق و بەرەکەت لە ژیانی مرۆڤدا زیاد دەکات؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز دکتۆر ناسیح عەروزەری مامۆستای زانکۆم کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتن بە هەموو لاک دەخوازم. زۆر سپاس دکتۆر گیان، زۆر خۆشحاڵم بە ئامادەبوون. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێم بکەین بزانم شکرانە بژێری چییە و بە چ شتێک دەگوترێت شکرانە بژێری؟ الحمد لله والشكر لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. دیارە مرۆڤ وەکو دروستکراوێکی سەرنجڕاکێشەر لە ناو هەموو ژیاندا کە بە سەرداری هەموو دروستکراوەکانی دیکەی تر ناوزەن دەکرێت. بەخوای گەورە دەفەرمێ وەسەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض، هەرچی لە ئەرز و ئاسمانەکانایە لە خزمەتی مرۆڤدایە وەجگە لەوەش خوای گەورە ڕێزی لە مرۆڤ ناوە بە ڕێزێکی تایبەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. هەموو ئەمانە ئەوە دەگەیەنێ کە مرۆڤ بەشێک لە سەروەری، لە ڕێز، لە پاکێتی، لە جوانێتی و چاکێتی فی ئەحسەنی تەقویم و جوانترین دیاری پێشکەش کراوە لە عەقڵ و لۆژیکدا، لە ئاخاوتن و دواندا، لە دیتن و بەرفراوانی دیدیدا، لە ژیان و ژینگەیکدا، لە هەستکردن بە جوانیەکان، لە ڕازاندنەوەی دەوروبەر بۆ ئەو وەزەیەناها للناظرین، جوانێتی ئاسمانەکان کە شەودادێ تاریکە مرۆڤ هەست بە سام دەکا، هەست بە ترس و بیم دەکا، دەیڕازێنێتەوە بە ئەستێرە و بە مانگ کە گەشاوە و جوانی تێدایە. هەر مرۆڤی تەندروست لە ناخی خۆیان هەست بە سوپاسگوزاری و شکرانە بژێری دەکا لە ژیانی خۆیدا. بۆیە شکرانە بژێری دوو وێنای زۆر سەرنجڕاکێشەری هەیە. وێنایەکیان جێبەجێکردنی ئەرکی خۆتە بەرامبەر بەو کەسەی کە چاکەیەکرد لەگەڵدا دەکا. لەنو وێنەی دووهەم ئەو ئاسوودەیەیە کە لە ناخی خودی کەسی شکرانە بژێردا سوپاسگوزاردا بەدی دەکا، چونکە کە سوپاسی کرد بۆ بەرامبەر لەسەر نیعمەتێ ئەو نیعمەتە و ئەو جوانێتی و ئەو ژیانە خۆشەی لە پێش چاوە و هەستی پێ دەکا و تاموچێژی دەکا و ناو ئەو ناز و نیعمەتەدا هەڵدەسۆڕێ. ئەمەش بەڕاستی هەردوو دیوەکەیەتی هەم بەرامبەری پێ ئاسوودە ئەبێ، هەم خودی خۆشمانی پێ ئاسوودە ئەبین ئەگەر لە بچووکترین خزمەتگوزاری پێشکەش بە ئێمە کرابێ. بۆیە سوپاسگوزاریکردن واتە پێزانینی نیعمەتێک و بەرامبەر بە کەسێک ئەو سوپاسگوزاری دەکرێت کە نیعمەتەکەی لێوەشاوەتەوە، کە نیعمەت بەخشی سەرەکیش لە هەموو ڕووەکانەوە سەرنجام خوای گەورەیە سوبحانه وتعالى، چونکە خوا دڵی تۆ نەرمەکە کە چاکەیە لەگەڵ مندا بکەی، خوا یارمەتی دەدا کە چاکەکە ئەنجام بدەی و خوای گەورە سبحانه وتعالى کەش و مەجال ئەرەخسێنێ بۆی ئەو چاکەی بە من بگا
وخوای گەورە خۆی ناز و نیعمەتی بەسەر منە ڕشتووە کە تێدەگەم لەو نیعمەتە ئەزانم سوپاسی تۆ بکەم لەسەر ئەو نیعمەتە و بە زمانێک سوپاسیش دەکەم کە هەر دیاری خوای گەورەی سوبحانه وتعالى. ئەوەی کە زانست و عیلم و ڕزق و بەرەکەتێک بە من ئەدا هەر خودی خدای گەورەیە بە منی ئەدا و بەڵام کاتێکەوە من چاکەیەک لەگەڵ ئەم عیلم و زانست و ڕزقە کە بەرامبەر بە جەناتی بەکارهێنمەوە خدای گەورە پێغەمبەرەکەی دەیانەوێ وەکوڵێ شکرانە بژەیی لە نێوان بەندەکانە هەبێ بۆ ئەوەی محبەت و ڕێزە لە نێوانیان زیاد بێ گیناوەکو جەنابە دەفەرمووی ئەم ڕزق و بەرەکەت و عیلم و شتەی کە لە دەست منایە هەمووی بەرەکەت و پێدراوی خوای گەورەیە. پەروەردەکردنی مرۆڤ یەکێکە لە ئامانجی هەموو ئاین و فەلسەفەکان، چونکە مرۆڤ ئەگەر پەروەردەکرا ئەگەر تێگەیەنرا پێگەیەنرا جوانترین پێگە لە ناو بوونەوەردا بۆ خۆی دروست ئەکا، ژیان و ژینگە لە دەستی ئیسراحە دەکا و سودمەندیش ئەبێ. هەر هەمان مرۆڤ ئەگەر پەروەردە نەکرا، ئەگەر بەرچاوی تەنگ بوو، ئەگەر بەرچاوی ڕەش بوو، ئەگەر دووچاری گرفتاری مەئیوز بوون و دەرگاداخرانی دڵ بوو، ئیتر ئەو کەسە خۆشی و دەوروبەریشی لەبار ئەبا و ژیان بەتاڵ دەزانێ و تاڵەتی دەبەخشێتەوە. بۆیە ڕاستە لە دەستپێکی ژیان ئیبن القەییم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ لەسەر دوو بناغە دینی مرۆڤ پەیوەستە. یەکەم ذیکر و یادی خوای گەورە خۆی سوبحانه وتعالى کە بەدیهێنەری منە، ڕۆزیدەری منە، ژێنەری منە، مرێنەری منە، هەموو شتێک بەدەستی ئەوە لە سەرەتا و لە سەرنجامدا. دووهەمی شکرانە بژێری کە ئەمەش لە سۆنگەی وایەتی دەفەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم وەشکوڕوا لی وەلا تەکفوڕون، کە ئەم دوو بناغەیە بناغەی کەسێتی مرۆڤ دروست ئەکا. هەر مرۆڤێک لە ڕووی دروستی و تەندروستی و دەروون تەندروستیەوە لە هەردوو بەشەکەیە دەتوانێت کاری ڕوانگەی و ئاەتەوە خوای گەورە فەرمێ یادم بکەن یادتانەکەم، سوپاسگوزار و شکرانە بژێر بن کەواتە وەلا تەکفوڕون، کەواتە ئەو پێچەوانەی سوپاس نەکردن و شکرانە بژێری نەکردنی خوای گەورە کوفر وەکو ئەڵێ کوفرانە بژێریە. بێگومان چونکە کوفر یعنی سەتر، یعنی داپۆشین، واتە بەرامبەر دادەپۆشی نایناسی خۆت مرۆڤ خۆی گێل بکە بەرامبەر بە کەسێک کە هەیە و خۆی گێل بکە بەرامبەر بە نیعمەتێک کە کەسێک چاکێکی لەگەڵا کردووی پشتی تێوەربگا یا چاوی لەدا بخا یا خۆی لێ کەنار بخا گوێی پێنەدا و هەز بکە بۆەوەی کە تەرکی کات و بیشارێتەوە. بۆیە دەفەرمێ وەشکوڕوا لی وەلا تەکفوڕون، یعنی تۆ نیعمەتەکان نەبینی، هەمومان نیعمەتی خوایان نەبینین، چۆن هاتوینەتە ئەم دنیایەوە، چەنە زەبوون بووین، چەنە بێناز بووین. خوای گەورە سوبحانه وتعالى چۆن ڕەحم و سۆزێکی خسۆتە ناو دڵی دایکمان کە شەو ڕۆژ بە قوربان و بە ساقەمان بێت لە کاتێکا ئێمە خراپترین شت پێشکەشە دەکەین کە گریان و کە نەخەوتن و کە خۆپیسکردنە. ڕەحم و سۆزێک خاتە ناو دڵی باوکمانەوانێ کە ئەم باوکە بێتە شێری مەیدان، بێتە ڕەنجدەرێکی جوان، بێتە عارەق ڕێژێکی ناوچاوی خۆیان، دەستکا بە قورگی شێرە لە ناو ئاگرا بەرەبووم دەربهێنێت لە پێناوی ماڵ و منداڵ و خێزانە پەروەردەی بکە. لەبەرەوە ئەمە بەڕاستی مرۆڤی تەندروست لە شکرانە بژێری و دەست پێکا نەک لە بێ باوەڕبوون بە ناز و نیعمەتەکان. بەپێی توێژینە دەرونیەکان کە زانایانی زیاتر گەشەی مرۆیی و باز لە باری تەندروستی دەروون دەکا، یەکەم ئامۆژگاریان چییە؟ ئەڵێ کە هەستایت لە دەستپێکی ژیانتەوە بەرچاوت ڕوون بێ، نیعمەتەکانی بەردەمت بزانە چییە، دڵت خۆش بێ پێی بە خەندە ئامێز دەست پێ بکە. ئەمە تازەترین تەوجیه و ئامۆژگاریەکانی تەنمەی بەشەری و بواری دەروون تەندروستی زانایانی دەروون ناسە. 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردین کە هەستاین لە خەو بڵێن الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا، لەسەر ناز و نیعمەتێک کە هەموو کەسێک ئەگەر چاو هەڵبڕێ ئەو ناز و نیعمەتەی تایە کە ژیانە، چونکە هێشتا کاتی بەدەستەوە ماوە، باڵانسی حسابی بەدەستەوە ماوە کە کار بکە، کە ڕەنج بدا، کە دنیا و قیامەتی خۆی خەندە ئامێز و خۆشتر بکە. بۆیە دەستپێکی ژیانیشمان وەکو مرۆڤێکی تەندروست و وەکو مرۆڤێکی موسڵمان بە سوپاسگوزاری ئەبێ دەست پێ بکەین، چونکە کوفران و داپۆشینی نیعمەتەکان و بەرچاوڕەشبوون لە ئاسی نیعمەتەکان و هەستپێنەکردنی ئەو نیعمەتانەی کە ئێمەی تێداین بەڕاستی هۆکارێکە بۆ کەسانە خۆیان بەدبەختە بن. بۆیە کاتێک کە باسی سوپاسگوزاری دەکرێت حەقیقەتێک هەیە بێ هەمومان بیزانی. سوپاسگوزاری وەکو ئەرکە لەسەر شانمان
لە هەمان کاتا مافێکی خۆشمانە کە خەندە ئامێز بین لە ژیانماندا مافێکی ئەمەی مرۆڤە کە بە خەندەوە بژین کە بە خۆشیەوە بژین حتى ئەگەر کەسێ پێکەنی بێ پێغمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێی فەرمووە ئەضحەک الله سینەک خوای گەورە تەمەنت خەندە ئامێزکە مافی خۆمانە بژین دەیژیانی خەندە ئامێز و خۆشبەختی لەسەر بناغەی شکرانە بژێری دەست پێ دەکات چونکە تۆ نیعمەتێک لە پێش چاوتان نەبێ سوپاسی خوای گەورەی بکەی لەسەری و هەستی پێ بکەی و دانی پیا بنەی چونکە بناغەی شکر بژێری بەم شێوازەیە هەست بکەی بە نیعمەتێک ودانی پیا بنەی و بە زبان سوپاسی خوا بکەی لەسەری و بە کردەوەش بەکاری بێنی لە هەرچی چاکە و جوانێتی هەیە. دکتۆر گیان پێم خۆشە بزانم قورئان و فەرموودە صحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن گرنگی و بایەخ و سوودی شکرانە بژێریمان بۆ ڕوونەکەنەوە و وهانی مسلمانان دەن کە هەمیشە شکرانە بژێر بن. خوای گەورە سبحانه وتعالى لە قورئاندا پەروەردەی تاکی مسلمانەکە لەو ژینگەی کە ئێمەی تاین بەتایبەتی ئەم ساتە وەختەی کە من و تۆ ئاخاوتنەکەین لەسەری هەرچەندە دژوار بێ دەوروبەرمان هەرچەندە ئازارمان بدا دوژمنمان هەرچەندە بەوبەخت بێ بەرامبەرمان دۆستەکانمان هەرچەندە تووشی ناڕەحەتی بکرین لە ڕاست و چەپمان هەرچەندە ئازار و ئەشکەنجە بدرین بەکردەوە و بە زوبان ئەبێ بزانین کە نێوانی ئێمە و پەروەردگارمان هەر ئاوەدانە وەکو گەڕانەوەی پێغەمبەری خوا لە تائیف ئەو مناجاتە پڕ لە سۆز و سپاسگوزاریە بەرامبەر بە خواکە چەندین هەڵوێستەی جوانی پێغەمبەران سەلامی خواشیان لەسەر بێت کە لە کاتێکا ئەو پەڕی ناز و نیعمەتیان بەسەردا ڕژاوە حەمد و سەنای خوای گەورەیان کردووە و سپاسگوزار بوون بەرامبەری و لە کاتی ناڕەحەتی و نیگەرانەکانیشدا لە سۆنگەی ئەوەی کە ئەم ناڕەحەتیە تاقیکردنەوەیە کە ئەگەر تای دەرچم بەسەر کەوتوەتی ئەبێ بە نیعمەتێکی خوایی و ئەو ئازارانەی کە چەشتومە ئارام بگرم لەسەری پاداشتێکی زۆر گەورە و مەزن و بەرامبەری لە ئاستا وەردەگرم کەواتە ناڕەحەتەکانیش ئەگۆڕێ بە خێر و ڕەحمەت بۆیە لە قورئانی پیرۆزدا کە زۆر بە ڕاشکاوانە باس کراوە کە چۆن شکرانە بژێری صیفەتی باوەڕدار و ئەهلی ئیمان بێ سەیدنا سولەیمان سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە داوای کرد عەرشی بەڵقیسی بۆ بهێنرێ یەکێکیان وتی ئەنە ئاتیکە بیهی قبل ئەن تەقومە من مەقامک بەر لەوەی لە شوێنی خۆتا هەڵبسی کە دەڵێن لە بیاریتانی وەڕەوە دانیشتۆتێتی بەر لەوەی دەوام تەواو بێ من عەرشەکەی و کورسی تایبەتی مەلیکە بەڵقیس دەخەمە بەردەمت یەکێکی تریان وتی نا ئەنە ئاتیکە بیهی قبل ئەن یەرتەدە ئیلەیکە تەڕەفو یعنی لە ماوەی چرکە ساتێکا من ئەتوانم بۆتی بهێنم کە کێشە ئەو کەسە قال الذي عنده علم من الكتاب زانستی پێ بووە دەفەرمێ فلما رآه مستقرا عنده کاتێک کە چاوی بەرز کردەوە سەیری کرد ئەو عەرشە هی پاشای یەمەن لە فەلەستینە خۆی بینێوانێ ئەو شوێنە دوورە کە ئێستاش بە تیارە بڕۆی بە سەعات ناتوانی بیبڕی لەبەر دەمیا وەستا بوویەوە کە ئەوەش ئەو کاتە دەگەێنێ سەیدنا سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەسەر دەمێکا بووە زانستی ئەو کاتە لە هەندێشا دەتوانین بڵێن لە ئێستاش پێشکەوتوتر بووە بەڵام قسەکە لە مایە ئێمە لەناو ئەم زانست و زانیاریەداین ئێمە لەناو ئەم دنیای تەکنۆلۆژیانەیان کە پێی دەوترێت تەکنۆلۆژیایەکی سەرشێت ڕۆژانە بە سات بە دەقا شتی تازە هەر لە مۆبایلەکە سەیری کە بزانە چەند شت دێت ئەنجا وەرە سەری بواری پزیشکی کە چەند شتی تازە دادێ سەری بواری ئەسکەری کە چەند شتی تازە دادێ ئەنجا بواری خەدەماتی مرۆڤایەتی و پەیوەندیەکان و وەڕاگەیاندنەکان و ئەنتەرنێت چەند شتی تازە دێ بەڵام لێرەیە سەیدنا سولەیمان لە خۆی بایی نابێ دەفەرمێ ئەمە نیعمەتێکی خوای گەورەیە و فەزلی خوایە نایگەڕێتەوە بۆ خۆی پاشان دەفەرمێ لیەبلوەنی ئەشکر ئەم ئەکفر خوا تاقیم ئەکاتەوە تا بزانێ لەسەر ئەم ناز و نیعمەتە سوپاسگوزارە بم یاخود بەوبەخت ئەبم یا کەسێکە بم کە دژوارە بم ئەم ناز و نیعمەتە نابینم و لە ئاسیدا نابینا دەبم کە ئەمەش ئەوە دەگەێنێ شکرانە بژێری و ئارامگرتن ئەم دوو صیفەتە شکرانە بژێری لەسەر ناز و نیعمەت و خێر و خۆشی و خەندەکان ئارامگرتن لە کاتی تاقیکردنەوە و ناڕەحەتی و نەبوونی و ڕۆشتنی دۆستان و ئازارەکانی ژیان هەردووکیان تەواوکەری مرۆڤی کامەڵن و دوو بناغی ئاینن و دوو سەرچاوەی ژیانەوەی مرۆڤەکانن بۆیە سپاسگوزاریکردن وا لێ دەکا ئەو نیعمەتەی کە هەتە
ئەوەندەی تر لە پێش چاو تا گەورە و مەزن و شیرین بێ بە تەواوەتی تاموچێژی لێ وەربگرین چونکە نایشارمەوە ئەم سەردەمەی کە ئێستا ئێمە تێکەوتوین بەشێک لە خەڵکی ناز و نیعمەتەکان نابینن خۆ نابینابوون هەرەوە نییە چاو نەبینێ نابینابوونی دڵ خەتەر و مشکلەیە سام ناکە فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور لەبەرچی لەبەرەوەی کە ناز و نیعمەتەکان نابینین لەبەر ئەمەشە کە تامی لێ وەرناگرین ڕۆژێ لە دوکانی هاوڕەیەکم بوو مۆبایل داناوە کەسێک هاتەوانی مۆبایلەکەی هێنایەوە وتی ئەم مۆبایلم لێ ئەکڕیتەوە ئەمیش وتی لێت ناکڕمەوە وتی بە کەمترە دەمێ وتی نا هەربی بە ماوەی تر لێ دەکڕمەوە دوایی پێم وتم ئەو سەیرم سوورما یعنی چۆن لێت نەکڕیەوە لە کاتەکە ئەو سوور بوو لەوەی بە هەرزان پێتی بفرۆشێ وتی مامۆستا من ئەمە 2 ڕۆژە پێم فرۆشتووە پێم گوناحە ئێستا $50 کەمتر لێ بکڕمەوە با هیچ نەبێ ماوەیە کاری پێ بکە بۆ ئەوەی کە تا ماوەیەکی تر پارەی بەدەستەوە بمێنێ ئەم کەسە بە 2 ڕۆژ جارێ مۆبایل ئەگۆڕێ هەستم کردو هەندێک کەس بە 2 هەفتە بە 2 مانگ جارێ سیارێ ئەگۆڕێ یا ئەگۆڕی لەو کاتەیە کە تۆزێ ناز و نیعمەتە بوو خێری پێ نەبوو بیکا بۆ براکەی بۆ ئامۆزاکەی بۆ هەتیوەکەی دراوسەی بەڵام ئامادە بوو یەک لە دوایەک سیارە بگۆڕێ بە جارێک ماڵەکەی هێنایە خوارەوە دیکاری ماڵەکەی بگۆڕێ مۆبایلەکەی دەستی ئەمە مواسەفاتێکی کەمترە مواسەفاتێکی زیاتری بۆ بهێنێ هەموو ئەمانە هۆکارەکەی ئەوەیە کە ئەگەر ڕۆژانێک ئێمە سوپاسگوزاریمان بکردایە بەرامبەر بەخوای گەورە لەسەر نیعمەتەکان هەم تاموچێژمان لێ وەرەگرت هەم ئەوە تووشی ئیسراف و زیادە ڕۆیشتی ناڕۆیشتی نەبووین بەڕاستی هۆکاری چێ مامۆستا مرۆڤ لە کاتی هەبوونی و فەرحانە و خۆشیدا خوای لە بیر نییە بەڵام کاتێک ئەکەوێتە تنگانە و نەبوونی و ناڕەحەتی و دۆست مردنەکان ئەوەی کەسانی کە دۆستین و ئەمرن سیرەکەی ئەگەڕێتەوە بۆ لای خوددا سیرەکەی پێویستی بە بەندایەتیە کە بۆ خوای بکە لە ڕاستیدا ئەوەی کە لە گرفتەکانی مرۆڤایەتی خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسەکە دەفەرمێت کاتێک کە ئێوە لەناو کەشتیدان وجرينا بهم بريح طيبة فرحوا بها كاتك شنبايك دڵیان پێخۆشە بێ بەڵام جاءتهم عاصف کاتێک کە تۆفانێک ڕوو دەکا شەپۆلی دەریاکان وێنەی کێوەکان بەرزە بنەوانێ و بەڕاست و چەپی کەشتەکەیدا ئەدا خوا ئەفەرمێ ظل من تدعو إلا إياه ئیتر کەسیان لێیاد نامێنێ جگەل ئەڵڵا هاوارەکەن ئەگەر هات و لێرە ڕزگارمان بکەیت و ژیانمان پێ ببەخشیتەوانێت تەواو سوپاسگوزاری دەبین خوای گەورە فەرمێ فلما نجاهم إلى البر أعرضتم وكان الإنسان كفورا کە ڕزگارمان کردن لە ناڕەحەتیەکان لە برسێتیەکە لە براکوژێتیەکە لە شەڕ و فیتنەی دەرەکی ڕزگارمان کردن بەداخەوە مرۆڤ تۆزێ هەناسەی ناز و نیعمەت هات بەسەریدا چی لێدێ بغرا ئەبێ كأنما يعني لم يدعنا في ضر مسه خوا فەرمێ و گەوەی کە یەک زار ناڕەحەتی تری توش نابێتەوە لە کاتێکە دنیا سروشتی وایە شەپۆلەکانی پڕ لە ناڕەحەتیە لەبەرەوە سروشتی مرۆڤ وایە مرۆڤ ئەبێ پەروەردە بکرێ مرۆڤ ئەبێ لەسەر پەیامی پێغەمبەرانەوانێ ئاڕاستە بکرێ عەلەیهیمو السەڵات وەسەلام بۆ ئەوەی بەروبوومی هەبێ بۆ خاک وڵات و نیشتمان یەکێ لە گرفتەکانمان ئەمەیە ئادێ بزانێکم ئێستا ژینگە چی پیسی کردووە کە کەسیش قسە ناکا لەسەری بڕۆن باتێژینەوە بکرێ بزانن بوتڵی مەی خواردنەوە و بیرە و هاوشێوەکانیان کە بەپێ شەریعەتی ئیسلامیش حرام کراوە بزانە زۆربەی زۆری تەنانەت لە بوتڵە ساردەکە زیاتر زەرەری نەداوە چونکە جاری وهەیە ساردەکە کەسانی سادە و دەستپاک و پاک و خاوێنەی خۆنەوە بوتڵەکەی فڕێ ئەدەن بەزەوە ئاگای لە خۆی نامێنێ بەسەر خۆشیێ چێتە ناو سیارەکە حادیسەیەکی لێ قەومێ 6 نەفەر پێی خۆیەوە کە لە پارچەکە ڕاشکاوانە لە مرور باز دەکرێت کە بەشێ لە حادیسەکان بە تایبەتی لە بەهاراندا بە بۆنەی مەی خواردنەوەیە باشە ئەم هەموو شەرابە جوانە تر هەیە چەندین جۆر شەربەتی سروشتی هەیە بۆچی تۆ ناچی ئەم ناز و نیعمەتەی خوا بەکاربێنی لە باشەدا لایەکی تۆ لە خراپە بەکارێنی بۆیە سوپاسگوزاری پێویستە یەکەم منعیم بناسی ئەو کەسەی کە چاکەکەی لەگەڵدا کردووی دووهەم ئەبێ بیبینی نیعمەتەکە وەدانی پیا بنەی پاشان اعملوا آل داود شكرا کە لە قورئاندا هاتووە واتە ئەی ئالی داود بەکردەوە سوپاسگوزاری بکەن بۆ ێزانیان دەڵێن سوپاسگوزاری بە زوبانیش ئەکرێ و بەکردەوەش ئەکرێ بە زوبان ئەکرێ کە ئەڵێم دەست خۆش بێ و سوپاس دەکەم بەڵام بەکردەوە ئەوەیە کە ئەو شتەی کە تۆ داد بە من نەچم بەکاری بێنم بەرامبەر بە تۆ بەخراپە یاخود کە خوا نیعمەتێکی دا بە مرۆڤ نەچێ بەکاری بێنێ ئەم نیعمەتە بەرامبەر بەوەی کە سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە بکات. دکتۆر کەواتە ئێمە چۆن ببینە کەسێکی سوپاسگوزار ببینە کەسێکی شکرانە بژێر بەرامبەر بە ئەو کەسانی کە چاکەمان لەگەڵاکەن لەسەری هەمویانەوە خودای گەورە. کاتێک کە مرۆڤ
گەیشتە حەقیقەتێکی ڕەها چونکە بەڕاستی شکرانە بژێری چەند پلەپایەکی هەیە. پلەپایی یەکەم ئەوەیە کە نیعمەتەکان ببینین. پلەپایی دووەم ئەوەیە کە زۆرجار نیعمەت بەخشەکە زیاتر ئەبینی وەی لەو کەسەی کەوا نیعمەتەکەت هەر خودی نیعمەتەکە کە ئەوەش خاڵێکی زۆر گرنگە. ئەتۆ قەڵەمێ بە دیاری ئەدەی بە من ناکرێ من هەر سەری قەڵەمەکە بکەم و چاو لەو قەڵەمە ببڕم و هەر وەصفی قەڵەمەکە بکەم و شێوازی نووسینەکەی لە کاتێکا کەسێک لە پشتیەوەیەتی سپاسگوزار نەبم بەرامبەر بە خودی کەسەکە. ئەمە بەڕاستی بەشێکە لە بەرچاوتەنگی مرۆڤەکان، بەشێکە لە کوفرانی نیعمەت کە تەنها نیعمەتەکە ببینی و بەخشندەکەی نەبینی. تەنانەت دەرەجەی سێهەمی ئەوەیە کە تۆ بزانی ئەم نیعمەتە هەر هەمووی ئەگەڕێتەوە وما بكم من نعمة فمن الله. حەچی نیعمەتە کە ئەگاتە بەردەستان لەلایەن خوای گەورەوەی سبحانه وتعالى. بەڵگەشە چییە بۆ ئەوە؟ ئەو پارەوانەی کە ئەی خۆی بزانە ئەم پارەوانەی کە هاتوتە بەردەستی تۆ کە پارویە برنج بۆ نمونە لە تێنان بێنە بیخەرەسە برنجەکە بیکە بە پارویەک بۆ ئیبی خۆی نۆشی گیانتان بێ باش. ئادی زەحمە نەبێ ئەم برنجە چۆن پەروەردە بوو، ئەم نانە چۆن پەروەردە بوو. ئەگەر دیقەت بەی ئەساسیاتی گردوون لەسەر ئەم پاروەنانی تۆ کاری کردووە. دەریاکان خۆر لی داوە، هەڵم بەرز بۆتەوە بۆ ئاسمان، لە ئاسمان چڕ بۆتەوانێ بۆتە ئەو سەحابە ثیقال. سەحابە ثیقال ئێمە تەنکێکمان هەیە لە ماڵەوە، ئەگەر کونێکی بچووکی تیا بێ دوای 2 سەعات ئاوی تا نامێنێ، بەڵام سیرکە بەدەیان تەن ئاو هەڵەگرێ ئەم هەورە لە کاتێکە شتێک نییە بڵیت وەکو تەنکی هەڵی گرتووە، تەنها کۆمەڵە هەورێکە هەڵیان گرتووە. بێ ئەوەی لێ بچێ وما ننزله إلا بقدر معلوم، بەو شێوازە و بەو دڵۆپە ناسکەیە کە خوای گەورە دایناوە ئەبێ بێتە خوارەوە بچێتە ناو ئەو زەویە کە هەڵکەنراوە کە ئەو دنکە تۆوە گەرمەی تیادانراوە، پاشان ئاوێتەی یەکتر ببن ونشونما بکە ثم شققنا الأرض شقا، ئەبێ ئەو زەویە شەق بەرێ لەبەر ئەوەی کە ئەو گۆبکە ناسکە بێتە دەرێ، پاشان ئەبێ ڕەحمی خوا بکە تەمەنی بۆ نووسرا بێ تا بەژن و باڵایەک بکە، نەسەرما بیفەوتێنێ نەگەرما بیسووتێنێ و نە شتێکی تر بیفەوتێنێ، پاشان ئەبێ بکرێت بەگەنم، پاشان ئەبێ بەهاڕێ هەتاکرێ بە ئارد جا بچێتە نانەوایەک چەند کەسانێکی دیکەیتی ئیشکەن ئاگر ئیش بکا لەسەری، ئەوە هەڵم ئیشی کرد لەسەری، ئەوە خۆر ئیشی کرد لەسەری، ئەوە زەوی ئیشی کرد لەسەری. ئەرێ بەندەی خوا چ دنیایەک لە خزمەتی توایە بۆ ئەو پارەوەی کە بەدەستی تۆیە هێشتا باسی نانەکەمان کردووە خوا ئازانێ برنجەکە ئاوی زۆرە کێشێ. باشە ئەم نیعمەتە بۆیە لە حەدیثە هاتووە فەرمێ إن الله ليرضى من العبد إذا أكل الأكلة فحمده عليها. خدا ڕازی دەبێ لە بەندەکەی ئەگەر پاروەنانەکەی خوارد بزانێ ئەسڵ ئەم هەموو دنیا لە خێناوی ئەم پاروەنانەیە ئیشی کردو بڵێ خدایە سوپاس بۆ تۆ کە بەخشندەی ئەم ناز و نیعمەتە. تە گەردوون وەکو کارگەیەک بە مرۆڤ و ئاو باران هەموویەوە لە خزمەت ئەم پاروەنانەی مرۆڤدا بووە، کەواتە مرۆڤ سوپاسگوزاری ئەبێ بەرامبەر ئەمانە هەموو دەرببڕێ، بەڵام بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە خودای گەورە. بێگومان چونکە ئەم سپاسگوزارێتیە ژوا دەکا کە تام لە خواردنەکەش بکەیت. هەندێک کەس هەیە بیر ناکاتوانێت لەوەی ئەمە نان و برنجەکە چاو بۆ گێڕێکە بزانە نیعمەتێکی تر لای کەسێکی تر هەیە خواردنێکی خۆشتر هەیە. جا بۆ لە لێرە یاسا و قاعیدەیەکمان هەیە بۆ شکرانە بژێری کە سەروەرمان صلى الله عليه وسلم دایناوە، دەفەرمێ انظروا إلى من هو أسفل منكم. سەیری ئەو کەسانەکەن کە لە خوار ئێوەون، ئەگەر لە ساغی سەیری نەخۆشخانەکان کە، ئەگەر هات و کەم دەستی سەیری بێنازون بێنەواکان کە، سەیری بێدەست و قاچەکان کە، سەیری ئەو کەسانەکە کە شیرینترین شتیان لەدەستداوە کە چاوەکانیەتی. بۆیە ئەوانە بزانە بۆ ئەوی ناز و نیعمەتەکان ئەجدەر و ئەللا تەزدەر و نیعمەت الله عەلەیکم، ئەوە شیاوترینە بۆ ئەوی کە نیعمەتەکانی خوا لە پێش چاوتان بێت بەڕاستی. بۆیە ئەم یاسایە ئەبێ جێبەجێ بکەین. من باز لە ئاسوودەیی تاکەکان دەکەم. من لە بواری سیاسیا قسە ناکەم کە بڵێن بۆ خەڵک وای لێ هات، بۆ وەزع وای لێ هات، بەڵام تازە وای لێ هاتووە خۆ ئەو بەشێکیشی بەربوومی ڕەنجی و دەنگ و شانەخشەی خۆمانە وەکو مرۆڤەکان بەڕاستی. کەواتە لێرەوە ئێمە وەکو موسڵمان چی بکەین بۆ خانەوادەکان کێشیان بۆ دروست ئەبێ. بەپێی راپۆرتەکان ئەمڕۆ بواری ئابووری و بواری ناڕەحەتی یعنی وای کردووە کە گرفتی خێزانی دروست بێ. هەر ئەمڕۆ ئافەت تەلەفۆنی بۆ کردوم دەڵێ مێردەکەم تەلاقی لێ خواردوم کە ئەبێ بچم کاسپی بکەم.
ئەمە بەڕاستی بەدبەختێتیە لە کۆمەڵگەی ئێمەدا کەشتی وا ڕووبدا لە کاتێکە خوای گەورە ئەفەرمێ وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف ئەبێ پیاو شێری مەیدان بێ بڕوا کاسبی بکە جگە لەوەش ڕازی بن بەو کەمەی کە هەیە شکرانە بژێر بن لەسەر نیعمەتەکان هەموو ڕۆژێ ناڕەحەتی ببینرێت بەڵام خۆشیش ئەبینرێت خوا فەرمێ إن مع العسر يسرا وشەی مع یعنی لەگەڵ ناڕەحەتیەکەیە وەگەوەی ناڕەحەتی زەرفێک بێ عەلاگەیەک بێ بەڵام ڕەحەتێکی و خۆشیێکیشی لەخۆ گرت بێ هیچ ناڕەحەتیە کۆتایی نایە تەنها بە خۆشی و خەندە نەبێت تەنها بەدیلێکی دیکەیتری نەبێ بەڵام چۆن ئەم واتە جوانە بچێتەوە ناو خێزان و کۆمەڵگەی ئێمە بەداخەوە سەیری تەلەڤیزیۆنەکەین سەرچاوی ئەوەیە کە فێری ئەومانەکە دایمەت چاومان لەبەر بێ و سەیری ئەم کەین و سەیری ئەو کەین یعنی کەناڵی ڕاگەاندنی وڵاتی ئێمەش وای کردووە تەنانەت شوانەکانمان بە سیاسی پەروەردەکەن واتە ئەویش دە قسە لە سیاسەتە ئاکا عەرەبانی بەدەستەوە یە قسە لە سیاسەتە ئاکا وای لێ هاتووە هەمووی چاویاوە بەیەکە تەنانەت ئەچی بۆ تەعزیە ڕۆیشتم بۆ پرسە لە دوای خوێندنی دوعایەک دەستیان کەوتو بە مناقەشەکردن حتى وتان مامۆستا تۆ بۆ هیچ قسە ناکەی وتم ببوورە من ئەندام پەرلەمان نیم و هیچ قسەیەکیش بکەم لێرەیە ئایا گاتە شوێنی خۆیەوە ئێوە هەمووتان ئەندام پەرلەمان وڵا کەسمان ئەندام پەرلەمان نین ئێوتم کێ قسەکەتان نەبیستێتی وڵا کەس باشە بە دەرەنجامی ئەم مەجلیسەتان ئەنووسێتەوانێ و کۆنووسێک دەرەچێ و بگاتە شوێنێک کە جێبەجێکرێت نەوەڵا وتم ئەی بۆ دڵی یەکتر عاجزی دەکەن وای لێ هاتۆ مەجلیسەکانیشمان شکۆی خۆشەویستی و خەندە ئامێزی و سپاسگوزاریتیان نماوە بۆیە بۆ بەختی ڕووی کەوتە یعنی ئێمە بابزانی دەیان گرفتمان هەیە یەکێک لە گرفتەکان گرفتی ئابوووریە کە ڕوویکەوتە ئەم وڵاتە کە لەوە ئەچێت لە دەرەجەی نزمی شابێ دەرەجەی بەرزمان هەیە شێوازی بیرکردنەوەمان شێوازی ئاخاوتنمان شێوازی مامەڵەکردنمان بەداخەوە حتى ڕۆژێ یەک لە ڕێکخراوەی ئافەتان هاتبوو ڕسمێکی هێنا بوو ئەم ڕسمە درەختێک بوو لە ناو بیابانێکی شەقاڵدا کۆمەڵێک سەرچڵی پێوە بوو تەوری پێوە بوو پێم وتم ئەمە چیەکەن ئێوە تانماوسا ئێمە هاتوین بۆ ڕوبەڕووبوونەوەی تنگوتیژی دژی خێزان نووسیمانە تنگوتیژی بێ لە خێزانە ئەم دیمەنە قێزەونەیە فێشکەشانەکەن ئێوتم بوو بەم ئوسلوبە ناشرینە ئەیکەن بۆ بەم ئوسلوبە ڕەقە ئیکەن سەری سوڕماتی ماوساوە فلێکسێکە و بڵاویەکەینەوە وتم ڕوون نایە لە هۆدەی میوانە هەڵی بواسم لە ئۆفیسەکەمە هەڵی بواسم ئەتی ماوسا پێشنیاری چیە وتم تۆزێک گەشتبین بن تۆزێک لە سۆنگی سوپاسگوزاری و مامەڵە بکەن بەداخەوە کێشەی ئافەتانتان زبر کرد سوانتان وشکە ساڵیتان فێر کرد بە کورتی وتی ماوەسا ینی تۆ بەڕای تۆ پێشنیارت چییە؟ ئۆتم بە سەراحەتەن دەڵێم پێشنیارمەوەیە ئەگەر هەر ئەوە هەڵەواسن درەختێگە هێنم لە پشتەوە شاخێکی کوردستان بێت تۆزێ بە فریجوانی تابێ لەناو درەختەکەتا دەم و چاوی مناڵی گەشی تابێ ئەنووسم دووربوون لە تنگوتیژی خێزانێکی پڕخەندە ئامێسان پێشکەشەکە یعنی ئەم دواتە جوانانە لە ژیانمانە خەریکەون ئەکرێ ئەیڵێ مۆجایتر قەیرانی دارایی یەکێکە لەو قەیرانانەی کە عەقڵ و دڵ و لۆژیک و خانەوادە و ژیان و کۆمەڵگە ئێمەی گرتوتەوە وابێ هەمومان بە چاوڕوون بین ئەو ڕاستیانە ڕوونکەینەوانێ بۆەوەی کەوا هەموو قەیرانەکان جایتر یەخەمان پێ نەگرێ ئەو خەمۆکی و ناڕەحەتی و نیگەرانیە بەڕاستی لە کۆڵی خەڵکی دوورخینەوە زۆر باشە دکتۆر گیان شکرانە بژێری بەرامبەر بە کێ ئەکرێ ئایا مرۆڤ تەنها لە سەرەتی شکرانە بژێری بەرامبەر بە خودای گەورە دەرببڕێیان بۆ منە بەرامبەر بە کێ و بەرامبەر بە چ شتێکی تر ئەبێ ئێمە شکرانە بژێر بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاسایەک ترمان بۆ دادەڕێژێ کە دەبێت جێبەجێکەین دەفەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله ئەگەر سپاسی خەڵکی نەکەی لە دەوروبەرتا ئەوە سپاسی خواشت بۆ ناکرێ ومن لم يشكر على القليل لم يشكر على الكثير ئەوەی سپاسگوزاری خوانەکە لەسەر شتێکی کەم لەسەر شتێکی سادە لەسەر دانپاکەرەوەیە کە پێتی ئەدەن سونەتەکە بڵێ دەستت خۆش بێ سپاسی بکەی لێەوە دەست پێیەکە ژیانی ڕاستەقینە ژیانی ئیمان لەکەوە دەست پێیەکە لەلابردنی پیسایەک لەسەر ڕێگا دەنجا بزانە و کۆمەڵگەی ئێمە چه ئیمانێکی لاوازمان هەیە کە گەڕک و کۆڵان و شوێنەکانی دیکەیترمانە بینین کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیمادەة الأذى عن الطريق صدقة وشەی ئەذە یعنی مەرجنی هەرپیسی بێ ئەگەر شتێک بێ بردێکیش بێت ئازاری کەسێک بدا لای بەرە ئەم پەروەردە قورئانی و فەرمودەیەی ئێمە کە کراوین چەند ڕەنگی داوەتەوە لە ژیانماندا یعنی ئەمە گرفتێکە بەڕاستی بۆیە سپاسکردن بۆ هەموو چین و توێشەکە بێ حتى پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام من صنع إليكم معروفا فكافئوه هەچ کەسێک چاکەیەکی لەگەڵاکردن بەرامبەری بکەنەوە بە سپاسگوزاری هەربوونی هەبێ لە هەندێک فەرمودەدا هاتووە مەطعەمی کوڕی عەدی کابرایەکی بێباوەڕ بوو بەڵام سنگی فراوان بوو
داڵدەی پێغەمبەری خوایدا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە لە تائیف گەڕایەوە لە کاتی جەنگی بەدەردا کە 70 دیلی کافرەکان گیرا بوو پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر مەطعەمی کوڕی عەدی بمایە تەکلیفی بکردایە بەشە تێک کافر بوو بەڵام مرد بوو بەڵام مرۆڤ دۆست بوو فەرمووی ئەگەر تەکلیفی بکردایە هەر 70 دیلەکەم لەسەر قسەی ئەو بەرەدا پێغەمبەری خوا وەفادار بووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی هەر کەسێک ئەمڕۆ مامەڵە دەکرێت لە نێو دەوڵەتیە مامەڵە دەکرێت کە کەسێک خراپەیەکی توش ئەبێ مصیبەتێکی توش ئەبێت چاکەی لەگەڵدا بکرێت تەنانەت لە ناو مەکەیە تووشی قات و قوڕێتی هاتوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام گەنمی بۆ ناردوون تێتیەوە هەر چۆنێ بێ خزم و کەسوکار هەر چۆنێ بێ مرۆڤ نەمانە بە چاکەیەکیان لەگەڵدا بکرێت کە ئەوە مەبدەیەکی دەعوی ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ دەبەرەوەی ئێمە ئەمانەوێت دڵەکان بکەینەوانێ ئێمە ئەمانەوێت چاوەکان کراوە بێ ئێمە ئەمانەوێت زبانەکان هەڵبسۆڕێ لە خێر و چاکەیە ئێمە ئەمانەوێت گوێەکان شتی جوان بیستێ و چاوەکان شتی جوان ببینێ ئەوە پەروەردەی قورئانیە بۆیە هەر کەسێ هەر چاکەیەکی کرد لەگەڵ تا تەنانەت کەسێک هەڵەسێتەوانێ بۆی کە تۆ دابنیشی لە ناو پاسێکدا کەسێک فەرموویەکە لێ دەکا پێش خۆی بکەوی بڵێ دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم فەرموو ئەم دەستخۆشیکردنە ئەبێ ببێتە صیفەتێک لە ناو هەموو نوێژەکانە چونکە صیفەتی کەسی سەرکەوتووە بەواتایەکی تر بڵێم صیفاتی ئیمانداری ڕاستەقینێ چونکە یعنی نیعمەتی لێ پێشاوە ئەبوو زەڕی غەفاریجە فەرمێ بە پێغەمبەری خوا کاتەیەکێک کارێکی چاکەکە ئێمە دەستخۆشی لێەکەین ئەوە چیە ئایەمە پێغەمبەری خوا فەرمێ ئەوە پاداشتێکی پێشدەستیە یان پاداشتێکە پێشینەی پێی ئەدرێ لە دنیادا بێگومانەوە ذلكە بوشرا یا مؤمن یعنی شتێکە کە پێشدەسیەکە نیشانەیەکە کە ئەمە دەستپێکە کە فعلەن مادام دەور و بەر سپاس دەکەن کەواتە کارێکی چاکت کردووە بەواتایەکی دیکەی تر هەنگاوێک لە خوای گەورە و نێزیگە بیتەوە چونکە خەیر الناس ئەنفعهم للناس کە ئەوە ژێکێکە لە بەردی بناغی شکرانە بژێری وەجگە لەمەش دوو مەبدە هەیە لە قورئانی پیرۆزدا باس کراوە یەکەم خوای گەورە دەفەرمێت لئین شەکەرتم لەئەزیدەنەکم واتە سپاسکردنی نیعمەتەکان بکە خوا بۆتی زیادەکە بەرەکەتی تێدەخا بەرفراوانی دەکا بۆتی دەپارێزێ دووهەمیشیان دەفەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم خوای گەورە سزاتان نادا ئەگەر سپاسگوزار بن و ئیمانتان بەهێز بێت وكان الله شاكرا عليما چونکە خوای گەورە ئەیزانێت و سپاسگوزارەکان هەمووی ئەبینێت بۆ یە کاتێک کە ترۆقی ڕوو ئەکاتە خەڵکی ئەگەر ئەو ناز و نیعمەتە بە شکرانە بژێری ڕوبەڕوو بکرێتەوە و سپاس گوزاری لەسەر بکرێ ئیتر خوای گەورە سزای قەومە نادا بۆیە هەندێک جار کە دووچاری و گرفتاری نەبوونی و قات و قڕی و ناڕەحەتی و نیگەرانی ئەبینەوە زۆرێک لە ڕاگەیاندنەکان باس لە هۆکارە مادیەکانەکان ئەوە سیاسی فڵان وەڵاتگرات ئەوە بەجێ بودجێ لە فڵان شوێن بڕا ئەوە لەوێ بڕا بەڵام لە ڕاستیدا هەموو ئەمانە دەگەڕێتەوانێ بۆ دەستی قادر پەروەردگار کە هەموو دڵەکانی بەدەستە بەشێکی لە وەربوومەکانی ئەوەیە کە خۆمان شکرانە بژێرین بەشێکی هی ئەوەیە کە دڵەکانمان ساغ نییە بۆیە دڵێکی ناساغ ڕوبەڕوومان دەبێتەوە لە یەکتری ئەبڕین لە یەکتری هەر لە وڵاتی خۆمانە چەند کەس بێمەعاش کرا چەند کەس بێڕاتوو کرا لەبەر فکری سیاسی سزادرا بەڵام تەرەنجام سزایەک درایی هەر هەمومان بوو زۆر باشە دکتۆریان جیاوازی ئەم دوو دەستەواژێ الشکر لله و الحەمد لله لە چیدایە لە ڕوانگەی و ئاەتی کە جەنابەت فەرمووی لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وشەی الحەمد لله وشەیەکی گشتیە گشتگیرترە لە شکرانە بژێریکردن بۆ خوای گەورە بۆیە الحەمد لله على كل حال سپاسی خوا بووی تەنانەت ئەگەر لەسەر ناخۆشی و نەهامەتیەکان لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر لەو کاتانشا سپاسی خوا بکەی هەر خوای گەورە بۆ زیاکە بە باش و بەخراپ لە نەهامەتی و لە هەبوونی لە فەرحانە و لە تنگانە بەڵام الحەمدلله کە بۆیە پێغەمبەری خوا یاسای بۆ مسلمانان داناوە کە لە کاتی بەڵاو نەهامەتی و مناڵمردن و ئەمشتانشا هەمیشە بڵێن الحەمدلله على كل حال من مەبەستمەوە بۆ پرسیارەکە لەوێەوە بکەم زانم جیاوازی ئەم دوانە چییە بەگشتی وەکوتم وشەی الحەمد لله وشەیەکی گشتگیرە بەرامبەر بە نیعمە دەکرێ بەرامبەر بە غەیری نیعمەتیش دەکرێ الحەمد لله على كبر إبراهيم وإسماعيل يعني سپاسی خواکەی لەسەرەوەی کە فلانە کەس چاکەکارە خۆ لەوە چێ نەسوودی بە تۆ هەبێ نە قازانجی بە تۆ هەبێ زانایەک لە وڵاتێکی تر لە ناڕەحەتی ڕزگاری بوو وەڵا الحەمدولله کە ئەو ڕزگاری بوو پەیوەندی ڕاستەخۆی بە منەوە نییە بەڵام سپاسی خوا ئەکرێ لەسەر هەموو نیعمەتەکان بۆیە وتراوە الحەمدولله الذي لا يحمد على المكروه سواه
جگەل لەخوا سوپاسگوزاری ناکرێت بەرامبەری لەسەر ناڕەحەتیەکان چونکە ئینسان ناڕەحەتی بەرامبەرکرا دژوار دەوەسێتەوە بەڵام وشەی شکر زۆربەی کات بۆ خۆشیەکانە الحەمدوللا بۆ خۆشی و ناخۆشیە الحەمدوللا بۆ نیعمەتە و بۆ غێری نیعمەتیشە بەڵام شکر بۆ نیعمەتە بۆیە زۆرجار لە ناو مرۆڤەکانە ئەڵێن شکرن دەست خۆش بێ سواس دەکەم دەست وشەی شکر بەکارەهێنرێت بەڵام بۆ نیعمەت و غەیرە نیعمەت بۆ خۆشی و ناخۆشی الحەمدوللا بەکارەهێنرێت بۆیە وشەی الحەمدوللا گەورەترە هەر لە بەرەوشە لە قورئانە دەفەرمێ الحەمدولله رب العالمین و لە نوێژەکانماندا نوێژە دووبارەی دەکەیتەوە بەڵێ مامۆستا دکتۆر گیان پێم خۆشە بزانم شکرانە بژێری ئەمە گوتمان بەرامبەر بە کێ ئەکرێ شکرانە بژێری بەرامبەر بە چی ئەکرێ ئایا بۆ نمونە ئێمە تەنها بەرامبەر بە سەروەت و سامان و هەبوونی مناڵ یام چ شتێکی تر شکرانە بژێری ئەگرێتەوە پێویستە ئێمە لەسەر ئەوەی کە ئەم شتەمان هەیە ئەم شتەمان نییە شکرانە بژێری خوا بکەین و خەڵکی تریش بکەین وەکوتم شکرانە بژێری زیاتر بەرامبەر بە نیعمەتەکانە بەڵام وشەی سوپاسگوزاری بەگشتی بە الحەمدوللاشەوە بەرامبەر هەموو ناز و نیعمەتێکە کە خوا دایەتی بە ئینسان بۆیە کە لە خەو هەڵەسین پێغەمبەری خوا فێری کردین بڵێن چی الحەمدولله الذي أحيانا بعدما أماتنا یعنی سپاسی خوا ئەکەی کە زیندوی کردی توانێ پاش نووستنێک کە وەکو مردن وهایە کاتێک کە نیعمەتێکت بەسەر دادێت کە لە خانەوادەیەکی دایک و باوکت ماوە ئەمە بە نیعمەت حسێب دەکرێت کاتێک کە تۆ لە ناو بازنە و کۆمەڵگەیەکای کاروانێکی زێڕیندای کە ئەهلی ئیمانن ئەوە گەورەترین نیعمەتی خوای گەورەیە بەسەرتەوە لە کاتێکا دەبینی ساغێتیەک هەیە لە جەستە و لاشە و لارتا ئەمەش نیعمەتێکی گەورەیە بەرامبەر بە تۆ خوای گەورە فەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها ئەگەر بیژێرن نیعمەتەکانی خوا ئەژماری بکەن لە ژمارە نایەن 130 ملیۆن خانە لە چاودا هەیە چۆن سپاسی خواکەی لەسەر ئەمانە ئەگەر بەرامبەر هەر نیعمەتێک الحەمدوللا بکەی ئەبێ چەنە خەریک 9 ملیۆن سوعیرات هەیە لەسەر زبانە کەتاڵی و تفتی و شیرینەکانی پێوەرەگری ئەبێت تۆ چەند سپاسی خوا بکەی لەسەر ئەم نیعمەتانە چەند ملیۆنی تر لە گوێچکەدا هەیە کە بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت قەولێگەی نازانم فەرموودەی ئەڵێ پیاوێک 70 ساڵ لە عیبادەت و پەرستشا بووە دوایی فریشتەی خوددا پێی وتووە ئەوە خوددا لێت خۆش بووە کابراژ توێتی جا چیم کردووە تا خوا لێم خۆش بێ ئەڵێ ڕەگی لاملی ئەگرن و تا سبەی دێنەوە بۆ لای ئەڵێن ئەم 70 ساڵی کە عیبادەت و پەرستشی خوات کرد و هێشتا نەتوانی و حەقی ئەم ڕەگی لاملت بدەیت نازانم ئەمە فەرموودەیە یان نا بەس قەولێکی جوانم بەڵێ باشی باس لە ئەم نیعمەتانەی کە بەسەر ئێمەدایە کە لە شومار نایە نیعمەتێکی گەورە و مەزنن چونکە هەر ئێستا یعنی کەسێک هەیە خوا ڕێزارتان کە ناتوانێت بچێ بۆ سەر ئاو یعنی ناتوانێت پاشەڕۆ لە خۆی دوور خاتەوە ئەڵێن بە دەرزیەکە ئەبێت چ وەرەقەی پێ بدەیت باش ئێمە ڕۆژانە چەند جار ڕۆین پاشەڕۆ لە خۆمان دوورەکەینەوە ئەم نیعمەتە بۆیە کە تەنانەت لەسەر ئەو هاتە دەرەوە پێغەمبەری خوا فەرمی الحەمدولله الذي أذهب عني الأذى وعافاني سپاس بۆ خوا کە ئازاربەرەکانی لێ کۆڵ دوور خستومەتەوە و لە ساغی پێبەخشیمەوانێ بیعنی ئەوەش نیعمەتێکە پێغەمبەری خوا فێری کردین و حکومەتی ئیسلام کە دەرکی پێ بکەین بیزانین بۆیە نیعمەت ئەوەندە زۆر لە دەور و بەرمان ئایا نیعمەتی خۆمانە جاری وایە براکەم لەش ساغ و دەوڵەمەنە من سوودی لێ وەرەگرم ئەبێ بڵێم خوایە سپاس بۆ تۆ لەسەرەوەی کە براکەم دەوڵەمەند کردووە لە کۆمەڵگەی مسلمانە دەوڵەمەند زەکات دەدا بە هەژار ئەگەر لە وڵاتەکانی دیکەیتر هەژارەکان دەستیان بەدار و کوتەک و بەردەوە بێ بۆ شکاندنی پەنجەرە و جامی دوکان شوێنەکان لەبەرەوەی ئەڵێن ئەوان لە شی و دۆڵێک ئێمە لە شی و دۆڵێک لە وڵاتی ئێمە لە نیشتمانی ئێمە هەژارەکان دەستیان بەرزکەوتەوە بۆ قاپی خوا سوپاسەکەن لەسەر ئەو یارمەتی کە دەوڵەمەندەکان ئەیدەن هەرچەنە ئێستا گلەیەک هەیە بە بۆنی هەندێک کۆمپانیا و هەندێک دەوڵەمەند کە ئاگای لە هەژار نەماوە کە بەشێ لە بەروبوومەکەی ئەو تاڵەتەیە کە ئێستا هەمووی وەستاون جا شکرانە بژێریش بەردی بناغی هەیە زانایان دەفەرمون 5 یاسای گشتی هەن بۆ ئەوەی کەوا ئەم شکرانە بژێری کە ئێمە دەیکەین لەسەر ڕێ بڕوا چونکە کاتێک کە تۆ دەوێت شەمەندەفەرێ بڕوا بەڕێگادا پێویستە بە شەمەندەفەرێکی باشە پێویستی بە سکەیەکی باشە پێویستی بە ڕاڕەوێکە بۆی کە بڕوا بەڕاستی و شۆفەرێکی باش و وزە و تاقەیەکی باش شکرانە بژێریش پێویستە ئەبێ ئەم شانی تێدا هەبێت یەکەم ئەبێ ئەو کەسەی کەوا سپاس دەکا گردنکەج بێت بۆ ئەو کەسەی کەوا سپاس دەکرێت واتە ئەو کەسێک کە سپاس دەکرێت لەو نیعمەتەدا زیاتر و زۆرتری هەیە بەرامبەر بە من و دەستی بەسەر مندا دەشکێت دووهەم دەبێت لە ناختەوە خۆشەویستیەک هەبێت بۆیە وتم شکرانە بژێری بەردی بناغی خۆشەویستی نێو کۆمەڵگایە
لێرەوەیە کە شکرانە بژێرینەمە هەمومان تووشی وشکە ساڵیە بین لە ژیانە لە ژینگەمانە لە ناو خان و خێزانماندا چونکە خۆشەویستی لە سوپاسگوزاری و دەست پێ دەکات ئەو کەسەی کە یعنی یەکێک لە زاناکان باسەکە کە لە ویلایەتی متحیدەی ئەمریکی لەگەڵ سەرۆکە هاتووە ڕاوێژێکی پێکا لە تەنمی بەشەریە دەڵێ ئەو کەسی کە قاوەکەی هێنا یایە دەسم وتم سوپاس جاری دووهەم ئاوی هێنا پێم وت سوپاس وتی دوایی کە ڕۆژی نانمان خوارد هاتە لامەوە لە لای پشی سەرمەوە بۆی بزانێت چیم پێویستە وتم زۆر سوپاس دواییش ئەوە لە دوای ناخواردن شیرینێکیان گێڕاوتی کە هات شیرینەکەی من زیاتر جوانتر دانرا بوو وتی جێگری سەرۆک لە یاوەسا وتی ئەرێ کاکە ئێمە سەرۆکین جوان بۆی نەهێنانی بەڵام تۆ ڕاوێژکارێکی لێرە دانیشتی ئەم شیرینە جوانی بۆ هێنایی حتمما خزم تا ئەیناسی ئەویش دەڵێ پێم وت ئەیناسم بۆ ئەندازەی کە تۆ ئەناسم بۆ ئەندازەی کە ئەمە مرۆڤێکە کە ئیشێکی کرد پێویستی بە سوپاسگوزاریە ئەمنیش چێ جار خواردن و شتی هێنا ئێوە یەک کەستان قسەی نەکرد من سوپاسم کرد لە ناخی دڵە ئێستا هەست بە خۆشەویستیەکەکا بۆ من لەبەرەوە هیچی پێ نەکراوە لە شیرینەکەیە کە داینا بۆم تۆزێ جوانتر کرێمی پێوە کردووە و جوانتر ڕازاندێتەوە کەواتە ئێمە ئەبێ بەرامبەر بە هەموو شتێکی چاکە کە لە بەرامبەرەکانمان ئەیبینین سوپاسگوزار و سوپاسکار بین بەرامبەریان بۆمە بۆ کۆلە سیفەتی ئاغا و سەپانی لە نێوانمانان نەبێ بێگومان ئەوە قاعیدەی دووهەمە کەوتمان یەکەم ئەو شتەی لە نیاز و نیعمەتەکە لە تۆ زیاتری هەیە دووهەم خۆشەویستیت هەبێ بۆی سێهەمیشیان دانی پیا بنێ کە ئەمە بەڕاستی چاکەیەکە حتى دان پاکەرەوەیەکت بداتێ زۆر گرنگە کە بڵێ دەست خۆش بێت چونکە لەوە دەچێت یعنی شتێک لە بینی دان تا بێنێت توانێ ناودەمت بۆن بکات لەوە چێ بێتە هۆکاری داڕمانی و داخورانی ددانەکان زەرێکی باشە لێ بدات چونکە دان کە ڕۆیش دەم تەمەنایتە نجایتە دروست نابێتەوە هاوڕێکی باشە بیاگامان لێ بێ لەسەر ئەوەژە بێ سوپاسگوزاری بکەی ئیعترافی پێ بکەی خاڵی چوار هەم کە دانت پیاناو بینی و ئەمە نیعمەتە ئەنجا سوپاسگوزاری ئەو کەسە دەکەی کەوا ئەو کاری لەگەڵ تۆیا کردووی خاڵی پێنجەمیش بەکارهێنانی ئەم نیعمەتە لە شتێکە کە چاکی و جوانی تیابێ یا بڵین گۆڕاڵی فەرمانی پەروەردگاری تێدا بێ کاتێک کە ئەم یاسایانەمان جێبەجێ کرد ئەو جا ڕەوڕەوەی شکرانە بژێری ئەڕوا ئەگەر کۆمەلگامان فێری ئەوە کرد تەنانەت ئەها کە ناسێک دێ بەردەم ماڵەکەت پاکاتەوە چەند خۆشە ڕێزی لێ بگری ئەگەر سیارەت پێ بەهێمی لە پاڵی و بڕۆبا تەڕ نەبێ چونکە ئەویش یاخود لە شوێنێکایە زۆر گرنگە کە تۆ خزمەت گوزارێکی پێشکەش بکەیت بۆ چونکە بەڕاستی ئەگەر هات و ئەم کەسانە نەبن کە دەستخۆشی لە وەزیری ژینگەکەم کە ناوێکی جوانی دەدان بە ناوی ژینگە پارێزەوە کە ئەم ژینگە پارێزانە نەبن لە وڵاتی ئێمەدا هەمومان وڵاتەکەمان نیشمانەکەمان ئەم شارەمانە بێتە خۆڵە عملەکە و هەموویە بێتە زبڵخانە زۆر باشە بۆیە سوپاسکردن لە هەموو کەس و چین و تۆژێک و هەموو کەسێکیش لە شتێکە بەسەر ئێمەیە هەیەی دکتۆریان کاتی بەرنامەکەم زۆری نەما پێم خۆشە ئەم پرسیارانە بۆ کۆڵێت بتوانین بپرسین و جەنابیش وەڵامی بیتەوە سوود و بەرهەم و ئاسەوارەکانی شکرانە بژێری لە ژیانی تاک و کۆمەڵگەدا چۆن دەرەکەون چه سوود و بەرهەمێک لە شکرانە بژێریەوە ئێمە ئەتوانی دەستی بخین لە ڕاستیدا ئەیڵێمەوە شکرانە بژێریکردن بۆ هەردوو نیعمەتەکە ئەبێت یەکەم هاتنی خێر و خۆشی و شادی و خەندەیەک دووهەم لاچوونی ناڕەحەتی و نیگەرانیەک لە هەردوو حاڵەتەکەدا ناز و نیعمەتە چەند خۆشە ئەو کەسێک کە نەخۆش بووە ئێستا پێ دەڵێن شیفا دراوی و چاک بیتێتەوە هەست بە چ هەناسەیەکەدا چ خەندە و خۆشیە گەچێتە سەر لێوی و ناودڵی کە هەستەکا بۆی چابەتەوە بۆیە کاتێک کە دەڵێن باش شکرانە بژێربین بەروبوومی زۆر زۆرە شکرانە بژێری یەکێک لە بەروبوومەکانی لە کەماڵی ئیمانی مرۆڤەکانە کە دایمە خاوەنی ڕاستەقینی نیعمەتەکان بناسێ و سوپاسی بکات لەسەری چونکە بەڕاستی ئیمانی ئیماندار لێەوە دەست پێ دەکا کە شکرانە بژێریە لەسەر ئەوەی کە خوا ئیمانی پێداوە الحەمد لله على نعمة الإيمان هەر لەبەرەوە الحەمد لله رب العالمين ڕۆژانە زیاد لە 90 جار 20 جار دەیڵێنەوانێ دووهەم زۆر خۆشەکە کە چاکەیەکت لەگەڵ کەسێکا کرد ئەو کەسە فێری چاکە بکەی چۆن من بتوانم چاکەکارێک فێری چاکە بکەم واتە بەردەوام بێ لەسەر چاکەکەی بەوەی کە دان بنێم بەوەیە و سپاسی بکەم چەند کەسی چاکەکار هەیە وازی لە چاکەکردن هێناوە لەبەر بەدێتی کەسانێک کە نیعمەتەکان نەبینیوە و وازیان لە وای کردووە کە بەرامبەر بڵێ باشە من ئەم هەموو چاکەم کرد لەگەڵا بۆ وا دەکا سوێنیان خواردووە کە جایتر من بێت و یارمەتی نادەم یا ئەو چاکەیە ناکەم بۆیە دانان پێیدا و سپاسگوزاریکردن وا دەکات چاکەکاری پرۆسەیەکی بەردەوامی پڕ لە گەرم و گوڕێتی بێ سێهەم یەکێکە لە هۆکارەکانی پاراستنی نیعمەتەکانی خوا هەچ کەسێک نیعمەتێکی بەدەستەوە بوو سوپاسی خوای کرد لەسەری ئەو نیعمەتەی بۆ دەمێنێتەوە
و بۆی زیادە بێت لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. چوارهەم لە ڕاستیدا سوپاسگوزاری لە زبانەوە تێدەپەڕێ بۆ کردەوەکان. بۆیە ئەگەر کەسێک بەدەم وتی دەست خۆش بێ و سوپاس دەکەم ئەبێتە پەروەردەیەکی ناخی مرۆڤ خۆی کە وەکو بە قسە ئەمای وت بە کردەوەش ئەنجامی بدە. واتە بە زبان کە تۆ سوپاسگوزاری ڕێخۆشی دەکا بۆ ئەوەی کە گوێ شتی باشی پێ ببیستی، چاو شتی باشی پێ ببینی، تەنانەت بۆنکردن، تەنانەت چەشتن و ئاخاوتن و هەنگاونان و جوڵاندنی داشە لە شتی چاکا بێ بە دەماغیشەوە کە پێویستە بیرکردنەوەمان بەردەوام بە ئاراستەی ئیجابی دابێ. یەکێکتر لە بەروبووم و ناز و نیعمەتەکان ئەوەیە کە بەروبوومی شکر ئەوەیە کە ڕەزامەندی خوای گەورە بەدەست ئەهێنی. هەچ کەسێ لە حەدیثەکە فەرمی ئین الله لەیەرضا من العبد، خوا ڕازیە إذا أكل الأكلة فحمده عليها أو شرب الشربة فحمده عليها. پارویەک بخۆی بڵێ الحمد لله، قومی ئاوە خۆی تۆ بڵێ الحمد لله. ئەم سوپاسگوزارێتە لە تۆیا بێ کە ئەمە بە سازگار ئاوی سازگار هاتۆتە بەردەمت، ئەها ئەزانی بیخۆیتەوە کەسێک لە لوتیەوە نان و خواردن ئەخوا ئێستا لە لوتیەوە بۆریان بۆ داناوە، کەسێکی دیکەی تر هەیە ئێرەی هەڵدراوە، کەسێکی تر هەیە لە سوچێکی ترەوە بۆی دانراوە، تۆ بە زمانی خۆت و بەدەمی خۆی خۆتەوە چ ناز و نیعمەتێکە تۆی تای. لەبەرەوە زۆر گرنگە کە ڕەزامەندی خوای بەدەست ئەهێنیت. جگەلەوەش بەروبوومێکی تری هەیە پەروەردەکردنی مرۆڤەکانە بەرەو بڵندێتی و بەرزێتی، چونکە سپڵەبوون قێزەوەترین صیفەتە کەوا دەکا تەنانەت یعنی قێز بکەیتەوە لەو کەسە. لەخوا لە قورئانە لەبەر چی ڕێیداوە کە سەگ خواڕێزدارتانکە مامەڵە بکرێ بۆ ڕاوچێتی، بۆ پاسەوانێتی، بۆ شوانێتی بەکار بهێنێت کە خوا فەرمێ مکەلبینە تعلمونهن مما علمكم الله. بۆ لەبەر ئەو وەفایەیە کە تایەتی لەبەرەوەی کە سەگیش تۆزێ شیاوی ئەوەیە فێر ببێت تعلمونهن مما علمكم الله. بە بۆنەی وەفاوە خوای گەورە ڕێزی لە سەگ ناوە، بەڵام هەندێک مرۆڤ هەیە کە ئەگاتە دەرەجەی نزمەتی خوای گەورە فەرمێ کەلئەنعامی بەل هوم ئەضەل. يعني زۆر خراپە مرۆڤ ینی سپڵەبوون قێزەوەترین صیفەتە کە هەر کەسێک پێ وەصفدار بکرێ بەڕاستی. زۆر باش دکتۆریان کۆتا پرسیارم لابردنی بەڵاو موسیبەت و نەهامەتی و زیادبوونی ڕزق و بەرەکەت و خۆشی و ئاسوودەیی و فەرحانە لە ژیانی مرۆڤەکاندا تا چەند پەیوەندی بە شکرانە بژێری و سوپاسگوزاری وە هەیە بەرامبەر بە خودای گەورە و بەرامبەر بەو کەسانی کە چاکەکار بوون لەگەڵمانە. پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە و پەیوەندێکی ئەرێنی هەیە لە نێوانیاندا. هەچ کەسێ سپاس بکە، سپاسی خوای گەورە بکە. سەیدنا سولەیمان فەرمووی لیەبلوونی ئەشکر ئەم ئەکفر. بۆیە سپاسگوزاریکردن سەرچاوەی خەندەی لێوانە، سپاسگوزاری خوا سەرچاوەی خۆشی دڵانە، سپاسکردنی خوای گەورە لەسەر ناز و نیعمەتەکان سەرچاوەی بەتینی ئیمانە، سپاسکردنی نیعمەتەکان قوتابخانەی پەروەردەکردنی دڵ و دەروونمانە، سپاسگوزاری لە نیعمەتەکان بەهێزکەری توانای چاکەکاری بەرامبەرمانە، سپاسکردنی ناز و نیعمەتەکان هێشتنەوەی ئەو نیعمەتانەیە لە پێش چاومانە، سپاسکردن لەسەر نیعمەتەکان سەرچاوەی تام و چێشکردنە لەو نیعمەتانی کە لە دەوروبەرماندایە، سپاسگوزاری لەسەر ناز و نیعمەتەکان سەرچاوەی ئاسوودەیی خێزانە و سەرچاوەی خەندەی ڕاستەقینەی کۆمەلگاکانە. هەچ کۆمەلگایەک سپاسگوزاری لێ دەرهێنرا بەڕاستی ئەبێتە وشکە ساڵیەک نەکەس کە زەناسێ هەموو خەریکی دەستبڕی نەبن، هەمووی خەریکی پاشەقول لە یەکتر دەبن و ئازار یەکتری دەدەن و سپڵەبوون قێزەوەترین صیفەتە کە هەر کەسێک هەیبێ. بۆیە خوای گەورە فەرمووی ئین تەشکروه یەرضەه لەکم، ئەگەر شکرانە بژێری خوا بکەن لێتان ڕازیە بێ. بەرامبەرەکەشی ئەوەیە خوا پەنامان بە سپڵەبوون قێزەوەترین صیفەتە. تر لە بەرەمەکانی شکرانبژێری ڕازامەندی خوای گەورەیە سوبحانه وتعالى لە بەندەکانی. دکتۆر گیان من زۆر سپاسی بەڕێز دەکەم. سپاس بۆ ئێوەش بداتەوە، زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئێوە کە لەم کاتەیە گرنگی بەم چەمکە جوانانە ئەدەن کە تینوویە کۆمەلگای ئێمە تینووی بۆ ئەم چەمکانە. سپاس بۆ بەڕێزانی لە پشتی کامێرن و بۆ بینەران. سپاس بۆ خوای گەورە لەسەر و هەمووان. زۆر سپاس. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.